چاکسازی لە موچە و دەرماڵەی ناشایستە و بڕینی موچەی خانەنشینکراوانی نایاسایی و پۆستە باڵاکان چۆن هەڵدەسەنجێنێ. چاکسازیەکانی حکوومەت بە گشتی دەستخۆشییان یەکەم هیوادارم لەگەڵ چینی فەقیر و ئەو خەڵکانە بن کە پێویستیان پێێتی و هیوادارم موچەکان باش بێ و بەتەن خەڵکەوە بێن و کاری پێویست بۆ خەڵکی کوردستان بکەن لەبەرەوەی لەم کاتەدا خەڵک پێویستی پێێتی هەموو خەڵک زەرورە بێکاریە بێئیشیە. من زۆر سپاسی حکوومەت دەکەم کە ئەو هەنگاوی ناوە هەنگاوەکی زۆر باشە موچەی پلەبەرزەکان ینی بندیوارەکان و پلەبەرزەکان بە شێوازەکی چاک کەمیان کاتەوە هەتا بگاتە ڕێژەی ئەو موچە خۆرانەی کە ئەویان کەمە کە موچەیان کەمە برێ موچەی کابراەک 500,000 موچەویت کە 5 میلیۆنە یعنی مقارنەی موچەکان گەلە زۆرە لە بین یەکدری ئەو هەنگاوەی حکوومەت زۆر بە گرنگ دەنرخێنم و دەستخۆشی لێ دەکەم و پێویستە هەموو خەڵک دەستخۆشی لە حکوومەت بکە لەبەرێ بەڕاستی شتێکی نایابە. بەڕاستی هەنگاوێکی زۆر بوێرانە و زۆر باشە خۆی لە ناوەکەی لە خۆیاتی خانەنشینی نایاسایی یعنی کەواتە ئەوانە بە نایاسایی لە ڕۆژگارێک لە ڕۆژەکانی زەمن خانەنشین کراون بۆیە پێویستە ئەمڕۆ حکوومەت دوور لە هەموو دەستێکی حیزبی و دوور لە هەموو تەداخلاتێک هەوڵی جدی بدا و بە جەریئانە دەست ببات بۆ هەموو ئەو چاکسیازیانەی کە پێویستە بکرێ بۆ ئەوەی کە لەو قەیرانە ناخۆشە لەو قەیرانە داراییە سەختە دەرباسمان بێ. بەڕای من ئەوە ئەبێت هەنگاوێک بۆ ئەوەی کە بتوانین بنەمایەکی ئابووری بەهێزدا بمەزرێنین و بڕێک لە داهاتێکی باش بگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت و بدرێ بە ئەو کارمەند و مۆزەف و کەسانی کە بە فعلی لە دامودەستگاکانی حکوومەت دەوام دەکەن و پێویستە هەموو لە خانەنشینە پلە نایاساییەکان و هەموو ئەوانی کە بە نایاسایی پلیان بەرزبێتەوە ببردرێن بەڕاستی.